سلام. اولی که دبینن یستا عملیات روستاوین 1002 اویا چی دبیا 1002 دبیا که دکات 20000 لیتر که پینی شلی کشتوکالیه که ام پینش لالان او پلیسی باشی پلیسی گمرک گیره به حقیقتا و دوایت که تعویلی لجانی آبودی خومان داره لجانی آبودی خوشمان حقیقتا هر سام به اجراعاتی که پیویسی قانونی و به دوازدچونی که کاملیان کرد و اوش که دبینیم به پی او راپورتانه که چاودری بازرگانی با مناتو دو رکوتی لسره و رکوتکانشی به دست لیده کرده و اگر سیری بکن جا ام پینه به حقیقتا اگر چوبا با کشتوکال بکارت و اگری زوره که خساره کی زوری لکشتوکالی ام سنوره دابا و بوی اما دست خوشی لتی مکان مانده کن که حقیقتا جهودی کی زوریان صرف کلا ماویده بوی دست به سرداگرتنی و با انگشتی اوانشان که بلام رانی پیوندی دار که صاحب و خاوان اصلی بو تا است حقیقتا خوی پیشان نده و دزانی که اجرات قانونی لگل دکری و یسش رکارکان دادریت دادگاه برای سوران که هر کاتی که ام برادر لهر شوینه بی ام کمپانیا که حقیقتا اجرات قانونی لگل بکن و حقیقتا اما که دبینن ل بازگکان گیرا بو و بتمام بو لسنوری سلیمانی پیما بی داخلی اله بی جنازه مویل لای سنور پرویز خان لشوینه کانی که هاتی داخل بو که بیت سنوره حقیقتا لبازگکانی خومان و لان پلیسی گمرگه بدسی بسلا گیرا بو که تعویلی امدرا بس لهمان کاتش داو فتره که دبینن اما 25 تن برنجش مانداز بسلا گیرته که حقیقتا اما گونیکانی گوردرا بون ویستیان بو حقیقت که بشیوازی که تل بازار ساخب کنه و که بلام خوشبختانه برادران خومان تیمکانی لجنه آبودی خومان که اوش به هاوکاری بنکی بازگکانی سوران بوده حقیقت برادران جهودی که زوریان صرف کرد لجنه که تایبتی هم پیکنه و ام برنجی هم برد بو کوگایک لحولیر که بکریت علف حقیقتا چونکه ویسمانه چیته بازار چونکه اگه چو بازار رنگ نیتی و هبا به مارکی که تر به حولتانی بفروشن و او برادرانش حقیقتا غرامه ایشان کرده و غرامه کران و لما کد برنجه کش دستی بسر داگیده استاتون تحمل لگاله کنچه اولی که استاد بینین اما به رکارکانی که هنه ل شارزانی بوار کشتوکالی چون مثلا چون او مواد کیمیایی خود زانی شوازی لبن بردونی لناوچونی حقیقتا برای کاری که زور شارزان دمانه او مواد لبن بین حقیقتا سلام کنگره روزنامه‌نامه رجب زبیر قائم مقامتی قضای ناوندی سوران بو که لیژنه باشکانی قائم مقامتی قضای سوران امرو ماوی چند روزه که دستیان بسر 25 تن برنجی ماو بسر سودا گرتوا و هروها وەک رەجەب زوبێر ئاماژەی بەوە کرد ئێستا زیاتر لە 1002 دەبە جەلیکانی لێرە دەستیان بەسەردا گیراوە و خۆی گوتی کە ئەوان دەیانەوێت بە شێوەیەکی زانستیانە ئەم دەبە پلاسیچەند لەناوبن کە جەلیکانی کیمیایی شل و 20 تۆن برنجی ماوە بەسەرچوو بوو زیاتر لە 20 تۆن ئەو ئاماژەی بۆ کرد کە برنجەکانیان ڕەوانەی یەکێک لەو شوێنانە کردووە لە هەولێر بۆ ئەوی بکرێت بە حەلەف و دواتر ئەوان خۆیان نەزان چی لێ دەکەن. لیژنابەشەکانی قامقامەتی قەزای ناوەندی سۆران لە ماوەکانی ڕابردوو هەمیشە چاودێری بازاڕیان کردووە هەر ئەوە شوای کردووە کە لە هەفتانە چالاکیەکانی خۆیان بڵاو بکەنەوە کە دەستیان بەسەر ژمارەیەکی زۆر کەلوپەلی ماوە بەسەرچوو داگرتووە لە سەنتەری قەزای ناوەندی سۆران و لیژنەی هاوبەش قامقامەتی قەزای ناوەندی سۆران زەخت لەوە دەکاتەوە کە ئەوان وەک هەمیشە چاودێری بازاڕەکەن بۆ ئەوەی کە ئەو کەلوپەلانەی بەسەر دەچێت و دوکانداران فرۆشیاران دەرخواردی خەڵکی نەکەن و خۆی گوتی ئەگەر ئەمە بفرۆشە بە ئەو کەسانەی کە کاری کشتتوکاڵی دەکەن ئەو جوتیارانە ئەوە هیچ تەسیرێکی وای نابوو لەسەر بەربوومەکانیان
ئەمە بوو کۆنگرە ڕۆژنامەوانی ڕەجەب زوبێر و لەگەڵ لیژنە هاوبەشەکانی قایمەقامەتی قەزای ناوەندی سۆران کە زیاتر لە 1000 دەبەی کیمیایی بڵێم ئەو کیمیایی بەکاردێت بۆ ئەو جوتیارانە لە بەروبوومی کشتتوکاڵی دەیدەن و ئەمەش بۆ خۆی گوتی کە هیچ کارگەریەکی ئەو تۆی نابوو بگرە ئەمەش لە سنووری سلێمانی داخل بە سنووری دارەی سەربەخۆی سۆران کرابوو لە یەکێک لە بازگەکان لەلایەن پۆلیسەوە دەستی بەسەردا گیراوە ئەمە بوو کۆی ئەم دیمەنانە کە ئەمڕۆ بۆتان گواستەوە. بەڵێ